بەڕێزان بەردەوامی گفتگۆ دەکەین لەبارەی ڕاستپاردنی عەلی زەیدی بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق گفتگوێن پرس و باس بابەتە دەکەین. سەرۆک با بڵێن سوودانی و سەرۆکی هەموو هێز و لایەنە سیاسیەکان هەموو دەڵێن پشتیوانی دەکەین، بەڵام لە بەرامبەر ئەمەدا دەوترێت عەلی زەیدی بۆ تێپەڕاندنی ئەو وادە دەستوریەیە کە بۆی عیبەنێتە سەر سوارچەوەی هەمانگی کورت و پوخت. گفتگوێم پرس و باس و بابەتە دەکەین، ئایا زەیدی دەتوانێت لەم وادەیەدا کابینەکەی تەشکیل بکە. گفتگویم بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سەرتیب جەوەر شۆڤەکاری سیاسی لە هەولێر و ڕاستەخۆ لەگەڵمانە. کاک سەرتیب سڵاو لە بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. بە خوێندنەوەی تۆ بە پێدراوە سیاسیەکان زەیدی چۆن وە لە پڕ ناوی هاتە ناوانەوە لانی کام بە هیچ شێوەیەک تەنانەت نەگەشت بۆ دەستی میدیاکانیش و لە هیچ سەرکردەیەکی چوارچەوەی هەمانگی لە هیچ کەسێکمان نەبیست بۆم ناوە. دەزانین بازرگانێکی دیارە، بەڵام بۆ پۆستێکی سیاسی لەم شێوەیە پێشتر هەرگیز ناوی نەهاتە بوو. پێ دوایە ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ینی بۆ زەیدی ینی بەر لە ڕاگەیاندنی ناوی عەلی زەیدی وەکو کاندید ینی هەموو چاودێرانی عێراقی و ئەوانەی لە بەغداد پێشبینیان دەکرد کە نەتواندرێت کەسێک ڕابسپێردرێت بۆ لەم کاتەدا بۆ پێکەنینی حکوومەت لە بەرەوەی ناکۆچیەکانی نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتیش مالیکی و سوودانی زۆر قوڵترە و پەیوەندی مە مەسەلەی دەسەڵاتەوەیە بە مەسەلەی نفوزەوەیە و بە فعلیش ئێستا کە ڕاستپێردراوە لە دقەی 46 ڕاستپێردراوە، ینی لە کاتی دیاریکراوی دەستوری ڕانەسپێردراوە، بەڵکو دەبواە لە کۆتایی ڕۆژی 26 مانگ پێری ڕاستپێردرێت بۆ پێکەنینی حکوومەت لە 27 مانگ ڕاستپێردراوە بە تاریخی کۆن، ینی بە تاریخی ڕۆژی دەستوریەکە ڕاستپێردراوە کە ئەم بە خۆ دەزانی وانیان. بەر لە هەموو شتێک تا ئێستاکە لە دوێنێەوە کە ناوی عەلی زەیدی ڕاگەیەندراوە تا ئێستا ئەمریکا مبارەکەی ڕاستپاردنەکەی نەکردووە. ئەمەش بۆ خۆی نیشانەیەکی پرسیارە لەسەر مەسەلەی ڕاستپاردنی زەیدی. ئەمە یەکەم. دووەمی نیشان ئەو کەسی کە ڕاستپێردراوە خەلفیەت و باگراوندێکی سیاسی و حزبی نییە لە عێراق، کەسێک نیە ناسراو بێت، تەنها وەکو بازرگانێک یان سەرکارێکی لایەنێکی دیاریکرا و لە ناو حکوومەت و لە ناو شیعەکان ینی دیارە ناسراوە بەو معنای ینی سەرکاری کۆمەڵێک پرۆژەی بازرگانی گەورە و وەکو کەسێکی بازرگان پێشتر خەڵک ناسیوێتی ئەوەی کە پەیوەندی بە ئەرزاق هێنانەوەی و باقی هەیە و کەسێکی سیاسی نییە. لە دوێنێ کە ڕاستپێردرا لە کاتی ڕاستپاردنەکەی بینمان تەزبیحی بەدەستەوە بوو. ئەمەش نیشانەی ئەو کە کابرایەکە لە سیاست نازانێ و ئەو نەزەریەی یان ئەو تێگەیشتنی کە شیعەکان دانەوێ جارێ لایانی کەم مەسەلەی ڕاستپاردنەکە یەکلایی بکەنەوە بۆ ئەوەی مودە قانونیەکە تەجاوز بکەن، ینی مخالفەی دەستور نەکەن. بۆیە کەسێکیان ڕاستپاردەوە بتوانن لە خلالی ئەو مانگە بگەنە نەتیجەیەک. ناکۆچیەکان هێشتان بەردەوامن و پێشبینی دەکرێت حکوومەت ئەمە پێشبینیە لەوانە شرکاتی خۆی پێگوێندرێ، پێشبین دەکرێت بە ئاسایی نەگەنە ڕێکەوتن بۆ چونکە پەیوەندی بە دەسەڵات و نفوزەوەیە لە بینی لایەنە سەرەکیەکان بە تایبەتیش مالکی و سوودانی. یەکێک لەو گرفتانەی بەردەم مالکی و سوودانی ئێستا ئەوەیە کە چۆن بتوانن سەرۆکۆزیرانێک بێت دەسەڵاتەکانی بە تەواوی نەبێ جێگرێک یان دوانی بۆ دابنن، ئەو جێگرانە دەسەڵاتەکان لە سەرۆکۆزیران وەربگرێت و ئەو جێگرانە لە نێوان خۆیان دابەشکەن. بۆ نمونە جێگرێک مالکی دایبنێ و جێگرێکی کەش وە بۆ سەرۆکۆزیران سوودانی دایبنێ. یعنی ئەمە هیچێک لە نەزەریەکانە، هیچێک لە پێشنیارەکان لە بینی خۆیان و بتوانن کەسێک سەرۆکۆزیران بێت کە هەموو دەسەڵاتەکانی لا نەبێت و مالکی لە ڕێی ئەو جێگرەوە سوودانی لە ڕێی ئەو جێگرەوە تەمسیلی خۆی لە حکوومەت بکات. یعنی ئەم سەرۆکۆزیرانی تێپەڕاندنی باردۆخێکی سەختی ململانی سیاسی هەروەکو چۆن لە 2014ەوە لە دوای مالکیەوە هەر سەرۆکۆزیرانێک کاندید کرابێت سەرۆکۆزیرانێکی لاواز بووە، ئەندامی پەرلەمانی نەبووە یان خۆی بووە، ینی کەسی دیکەی لەگەڵ نەبوو لە ناو پەرلەمان. جا هەر لە عەبادیەوە بگرە تا عادل عەبدولمەهدی تا کازمی تا سوودانی، یعنی ئەوانە کەسی بە قووە نەبوون. بەڵام دواتر توانیانە ئیمپراتۆرێتێک بۆ خۆیان دروست بکەن. وانە
یعنی دواتر یعنی ئەو کەسێک کە ڕاست پێدراوە لەلایەن حەکیمەوە ڕاست پێدراوە عەمار حەکیم کەسێکە ینی حەسەکە وەکو سەرۆکوەزیران یعنی ئەوەی کە خاڵبەندی لەسەرا ناچێتە ناو ململانەی لەوان لایەنە سیاسەکان بەڵکو لە دەرەوەی ململانەکان دەبێت و لەسەر کەس حیساب ناکرێت بەڵام لە ڕاستیدا ئەو کەسی کە ڕاست پێدراوە نزیکە لە یەکێک لەو گروپە شیعیانەی کە ئێستا لە ململانەیدایە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران. لە کامیانەوە نزیکە؟ تەسەور دەکرێت لە سوودانیەوە نزیک بێت ئەوەی کە ڕاست پێدراوە بۆیە ڕەنگە مالیکی هەوڵی ئەوە بدە کە جێگریی بەربکەوێ بۆ ئەوەی بەشێک لە دەسەڵاتەکانی هەر لا بمێنێتەوە چونکە مالیکی کەسێکی بەقووەتە لە یازال و سوودانیش لە بەرەوەی ئەندامی پەرلەمانی زۆرە لە هەمووان زیاترە لەوانی کە هەن ئەویش ناوێت پەراویست بێ و بەهێزی هەیە و بەنەتیجا پێم وایە ئەگەر بێت و حکوومەتیش دروست بکرێت لە کاتی خۆی سەرۆکوەزیرانەکە تەواوی دەسەڵاتەکانی لا نابێت بەڵکو شیعە دەبێ و جێگری دەبێ و جێگرەکانیش سەلاحیەتیشی بەرفراوانیان دەبێت. باشە کاک سەرتی بە بڕۆیتەوە کەم سیناریۆیە نزیکانی پێدراوە سیاسیەکان لە کامیەوە نزیکتراوەی کە بۆ تێپەڕاندن و ئیحراز نەبوونی چوارچێوەی هەمانگیە لە پێشێلکردنی وادە دەستوریەکە یان هەر بەڕاستی گەشتونەتە قەنەعات کە کەسێکی لەم شێوەیە کە دوورە لە سیاست و لە سیاست نازانێ بیەنە ناوەوە و خۆیان لە پشتەوە ینی دەوڵەتی قوڵ بە کوردیەکەی عێراق بەڕێوە بەرێ. ڕاستەکەی ینی لە دوای با بڵێن ڕەحمەتی مام جەلال و لە دوای نووری مالیکی کە سەرۆکوەزیران بوو هێدی حکوومەتی عێراق دوور دەکەوێتەوە لە مەسەلەی جێبەجێکردنی دەستور یعنی شیعەکان حکومڕانیان ئەو کە لەبەر سەرۆکوەزیران لایەوانە شیعەکان حکومڕانیان زۆر ناشرین کردووە لە عێراق و لەبەر ململانەی ناوخۆی خۆیان و تەسیراتی دەرەچی لەسەریان پێم وایە ئەو دووسی یعنی ئەو دوو نەزەریە کە یەکێکیان لە کاتی خۆی پێک بهێنرێت و ئیشیان دوا بکەوێت زۆر لە یەکترەوە نزیکن ئێمە ناتوانین جارێ پێشبینی بکەین بۆ چونکە دەوەستێتە سەر ڕێککەوتنی نێوان لایەنەکان لە مەسەلەی دابەشکردنی سەلاحیاتی سەرۆکوەزیران و دابەشکردنی وەزارەتەکان لە نێوان خۆیان ئەگەر بێت و لەسەر ئەو ڕێککەون ئەو کەسە دەتوانێت حکوومەت دروست بکە دەبێتە سەرۆکوەزیرانێکی کارتۆنی یعنی سەلاحەتی کەمتر لا دەبێت بۆ چونکە لایەنەکانی سەلاحەتەکانی لێ وەردەگرێت ئەوەی تریشان ئەوەیەکەوە نەتوانن بگەنە ڕێککەوتن بە دوای زەریعەیەکی قانونی دەستوریدا بگەڕێن و دیسان حکوومەتەکە لە کاتی خۆیدا تەشکیل نەبێت بەڵام لەبەرەوەی فایق زێدانی تێدایە یان لەوانەیە فایق زێدان وەکو مامۆستای دۆزینەوەی حیلەی شەرعی لە پشتی ڕووداوەکانەوەیە کەسێکی بەقووەتە لە ناو قەزای عێراقی و ڕێگوڕیشەکەی زیاتر دەگەڕێتەوە بۆ ئێران یعنی لە ناو دەوڵەتی ئێرانیدایە لە عێراق لە ناو ئەو دەوڵەتە قوڵەیە کە ئێران مسەیتەرە بەسەریدا ئەندامیی ئەو دەوڵەتە قوڵەیە کە ئێران مسەیتەرە بەسەریدا لە عێراق پێم وایە بە دوای تەرتیبکردندا دەگەڕێن بە دوای حیلە شەرعیدا دەگەڕێن بۆ هەم پێکینانی حکوومەت بێ کە دوو جێگری بۆ دابنێن یان جێگرێکی بۆ دابنێن سەلاحیاتێکی فراوانی بدەنێ یانیش ئەگەر تەعجیل بوو بە یعنی حیلەیەکی شەرعی دەستوری بۆ بدۆزنەوە بۆ تەعجیلکردنەکە بەڵام بە هەر جۆرێک بێ حکوومەتی عێراقی لە بەردەم ئەزمەیە و تەحەدیات و ئالنگاری زۆر گەورەی لە بەردەما لە دوای پێکینانی حکوومەتیش خۆ کۆتایی نییە یعنی گرفتەکانی بەردەم حکوومەتی عێراقی بە پێکێنانی حکوومەتی عێراق کۆتایی نایە بەڵکو دوای پێکهاتنی حکوومەتیش لە بەردەم دانانی بودجەیە لە بەردەم حەلکردنی گروپە میلیشیاکانە کە ئەمە کۆسپێکی زۆر گەورەیە لە بەردەم هەر کەسێک بێتە حکومڕانی و لە بەردەم یعنی چاکردنی ئەو عیلاقاتەیە کە ئێستا ئالۆز بۆ لەگەڵ ئەمریکا ئەمانە هەموو گرفتن لە بەردەم حکوومەتی نوێی عێراق. باشە کاک سەرتیب لەو لاوێمە ئەمریکامان هەیە های ئەمریکا هەروە چاودێر دەبێ ینی چوارچێوەی ئەمانگی بە دڵی خۆی کەسێک دەستنیشان بکە و لە باگراوندی کەسەکە نەکۆڵێتەوە ئەمریکا پێ دوایە زەیدی ینی ئەمریکا چاوپۆشی لێ دەکا یان ئایا دڵخوازی ئەمریکاش بێ بتوانێت بێ بە دڵخوازی ئەمریکاش وەکو ئێستا لە دوێنێ و میدیاکان ینی باسی دەکەن بە پێی بەداداچوونەکان بە دوای سیڤەکەیدا دەچین یعنی وا دەردەکەوێ ئێرانیش گرفتێکی لەگەڵدا نییە و نزیکایەتێکی باشی هەیە و وەرخۆی ینی بەشێکە لە بەڵین ئەوەی کە تۆتە دەوڵەتی قوڵی ئێرانی لە نێو عێراقدا
ئەی ئەمریکا لەولاوەچی یان مەسلەی سیڤیەکەی ڕابردووەکەی بێگومان گرنگە بەس بۆ معنایە نایە کە ینی ئیتر یەکلاکەرەوەیە بۆ بەنسبەت ئەمریکا ڕەنگە پێویستی بە کەسێک بێت بتوانێت ئەجەنداکەی خۆی جێبەجێ بکە لە عێراق ینی ئەمریکا زۆر چاوی لەسەر حەقی ینی مافی مرۆڤ و بەها ئینسانیەکان نییە. ئەمریکا چاوی لەسەر بەرژەوەندی خۆیەتی. یەکێک لە ینی مەرجە سەرەکیەکانی ئەمریکا بریتە لە حەلکردنی گروپە میلیشیاکان و جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەی کە ئەمنیکە لە نێوان خۆی و عێراقدا هەیە و جێبەجێکردنی ئەو سزایانی کە بەسەر ئێراندا سەپاندوێتی. یعنی ئەو کەسێکە دەبێت بە سەرۆک وەزیران لە عێراق کە سەلاحیاتێکی فراوانی هەیە لەبەر سەرۆک وەزیران لە عێراق حاکمە پێویستی بەوەیەکەوە ینی نیازەکانی ئەمریکا جێبەجێ بکات. من پێم وایە ئەو کەسێکە دەبێت بە سەرۆک وەزیران ئێستا کە ناوەکەی ڕاگەیەدراوە من بۆ خۆم پێم وایە لە ئاست ئەوەدانە مەگەر ینی بارودۆخێک بێتە پێش و ئەمریکا بکەوێتە گفتوگۆ لەگەڵ ئەو لایەنانەی کە ینی کاریگەریان بەسەر حکوومەت هەیە. بەڵام لە ڕووکەش و لەوەی کە لە شاشە دەیبینین ئەو کەسێکە ڕاست پێدراوە لەبەرەوەی فایق زەدانی تایە لەبەرەوەی مالیکی تێدایە لە ڕاستپاردنەکەی لەبەرەوەی بەشێک لەو گروپانێتی تدایەکە نزیکن لە ئێران ینی بێگومان ئەو سەرگوزیانش هەر لەژێر کاریگەری ئێران دەبەوە شیعەکان بۆ خۆیان ناتوان خۆیان لەژێر کاریگەری ئێران دەربهێنن و پێیان وایە ینی قوڵایی خۆیان لە بوونی ئێرانیشی بەهێزدا دەبینەوە. مەسلەی حەشدی شعبیش حەشدی شعبی باڵی سەربازی شیعێ لە عێراق پارێزەری شیعێ لە عێراق و کاتی خۆشی کە دروست بوو حەشدی شعبی بە بڕیاری بە فتوای کیفایی سیستانی دروست بووە کە مەرجعێکی گەورەیە لە عێراق و لە دنیای شیعە یان لە دنیا بۆ شیعەکان بۆیە ینی ئەمریکاش لە بەردەم تەحەدیاتدایە لە مەسلەی حەلکردنی حەشدی شعبی یعنی بۆ ئەمریکاش ئاسانی حەلکردنی ئەو هێزە چەکدارە بەڵام لەوانەیە بە دوای ڕێگەچارێکی دا بگەڕێن ینی بۆ نمونە بیان خەرە ناو سوپای عێراق ینی ناوێکی کایان بدەنێ یانیش بەشێکیان حەل بکەن هەندێکیان بهێڵنەوە ئێمە نازانین چۆن دەبێ بەڵام ئەمریکا بە دڵنیاییەوە تەنها سیرکردنابێ ئەمریکا بەرژەوەدی لە ناوچەکە هەیە و ڕێکەوتنێکی استراتیژی لەگەڵ عێراق هەیە پێشتر مرکراوە عێراقی بە بەستۆتەوە بە هەندێک مەرج بارودۆخی ئابووری کە پێم وایە دەتوانێت فشار لە عێراق بکە. باشە کاک سەرتیب پێشتر کە نای مالیکی ڕاگەێنرا دۆناڵد ترامپ هەرزوو بەیاننامەیەکی دەرکرد و وتی بیستومە ینی کەسێکیان دەستنیشان کردووە نوری مالکی ئەمە بۆ ڕازی نین و ینی تویتەکەی بلای هەمان ئاشکرایە ڕەتکردنەوەی مالیکی. بەڵام ئێستا لە دوێنێەوە ینی تا ئێستا شتێکی فەرمیمان لە ئەمریکان نەبیستووە پێ دوایە ینی شتێکی فەرمیان دەبێت دۆناڵد ترامپ قسەی لەسەر دەکا یان لەسەر ئاستی خواردتر قسەی لەبارەوە دەکرێت. مەسلەی پێکەنانی حکوومەتی عێراق لەم تەوقیتە کە ئەمریکا مشکلی لەگەڵ ئێران هەیە زۆر گرنگە بۆ ئەمریکا ینی بە دڵنیایی و ئەمریکا بێ هەڵوێست نابێت اینجا نازانی هەڵوێستەکەی ڕادەگەینێت یان ڕای ناگەێنێت. ئەمریکا لە هەندێک لەو گروپە شیعیانە ناڕازیە لە عێراقکە نزیکن لە ئێران بە دڵنیایی وەگەر ئەوان ببنە دەسەڵاتدار ناحکوومەت هەڵوێستی جیاوازی دەبێت ئەمریکا بە دوای بەرژەوەندی خۆیدا دەگەڕێت ئەو حکوومەتەی کە دروست دەبێت لە ئاست پێداویستیەکانی ئەمریکا بێ لە پێداویستەکانی کە ئەمریکا دەوێت یانی جێبەجێ بێت ئەوە بە دڵنیاییەوە مبارەکەی دەکات. بەڵام ئەگەر لەو ئاسەدانە بێت گرفتی بۆ دروستەکە ئەگەر ینی لە کاتی دروستکردنی حکوومەت گرفتی بۆ دروستنەکە دوای پێکهێنانی حکوومەت ئەمریکا ئەدەواتی لەبەردەستە کە بتوانێت فشار لە حکوومەت بکە فشار لە عێراق بکە بە شێوێکی گشتی. بۆیە ئەمریکا دەست ینی هەر چاودێر نابێ بۆ ئەمریکا زۆر گرنگام حکوومەتەکە دروست دەکرێت بۆ چونکە پەیوەندی بە ئەجەندایەکی دوورتری ئەمریکاوەیە کە بریتە لە پەلوپۆخستنی ئێران لە دەرەوەی ئێران ینی ئەو گروپە چەکدارانەی کە لە دەرەوەی ئێران و سەر بە ئێران ئەمریکا پێویستی بۆی لە پەلوپۆیان بخە ئەو حکوومەتانی کە نزیکن لە ئێران پێویستە ینی بەرزەفتیان بکە ینی کۆنتترۆلیان بکە. بۆیە عێراق درێژکراوەیە دەوڵەتی ئێرانیە ئێستاکە دەوڵەت ینی بڕیار بەدەستی عێراقی ئێستا ئەمڕۆ لەژێر کاریگەری ئێراندایە بە دڵنیایی و ئەمریکا فشار دەکات. کاک سەرتیب کە حکوومەتی عێراقی لە با بڵێن بە دەست و خەتی چوارچەوەی هەمانگی دەنووسرێتەوە دەکێشرێت دادەنرێت ئەم مجازەفەیە بۆکەن کەسێک دەستنیشانەکەن کە دڵنیان لەوەی کە ئەمریکا ینی ڕەنگە مامەڵی لەگەڵدا نەکات و ڕەنگە کاردانەوەی هەبێت.
ینی بە خۆ دەزانی ڕەنگە لەگەڵ فشارەکانی ئەمریکا فشاری ئێرانی شەیە خۆ ئێراندا دەستەوەستان نەوەستاوە ینی مەسئولین ئێرانی چەند ڕۆژ قانیش لە عێراق بوو یعنی ئەوانش دەستەوەستان نەوەستاون بەڵکو ئیش دەکەن بۆچی بۆ دروستکردنی حکوومەتێک لە عێراق پشتیوانیکردن لە حکوومەتێک لە عێراق تا بتوانێت بەرژەوەندەکانی خۆیان جێبەجێ بێ ینی ئێرانیش کار بە ئەو دەکە بۆیە ینی هەردوو لا لە ململانێن من پێم وایە لەسەر زەوی ئێران زۆر بەقوتە لە عێراق لا یەزال و دەوڵەتی قوڵ ینی ئەو دەوڵەتی کە بڕیاردەرە لە عێراق دامودەستگای مخابراتی بێ عسکەری بێ ئەنجومەنی وەزیران بێ دامودەستگای قەزایی بێ هەموو لەژێر کۆنتترۆلی ئێراندایە یا لەژێر کاریگەری ئێراندایە بۆیە ئێران نایەوە دەستبەرداری ئەو دەسەڵاتە بێ لە عێراق ئێران دەیەوێت عێراق بکاتە ناوچەی تامپۆن لەگەڵ ئەمریکا ئەو ناوچەی کە لە باتی ئەوەی لە ناو ئێران ڕوبەڕووی ئەمریکا بێتەوە لە عێراق ڕوبەڕووی ئەمریکا بێتەوە و عێراق ساحبی خێروبێرێکی زۆرە بۆ ئێران زۆر ئیستفادەی هەیە ینی ساحبی نەوتێکی زۆرە و ینی سنوورێکی بەرفراوانی لەگەڵ ئێران هەیە و شیعە زۆرە لە عێراق 60 کەمتر زیاتر لە عێراق شیعەنە بۆیە بۆ ئێرانیش عێراق زۆر گرنگە ینی پارتیەکی گرنگە بۆ شیعە بە شێوەیەکی گشتی ینی ئەوانەی کە ئەمڕۆ لە عێراق حکوومەت دروست دەکەن بە دڵنیاییەوە بەشێکی هەر لە ئێران بوون و لەژێر کاریگەری ئیملاعاتی ئێرانن یانی داخوازەکانی ئێرانن بۆیە من پێم وایە ئەوان دەزانن ئەمریکا ناڕازیە بەڵام ڕەنگە ڕوبەڕووی ئەجندای ئەمریکا ببنەوە لە عێراق و بەرژەوەندیان لەودایە لەگەڵ ئێران بن و بەرژەوەندیان لەودایە کە دەسەڵاتیان لە عێراق هەبێ چونکە خۆ دەزانی ئەمانە هیچ ڕوئیای ینی ئایدۆلۆژیان نییە بەڵکو بەرژەوەندی شەخسی و حیزبی لە پشت بڕیارەکانێنە. باشە کاک سەرتیب دوا پرسیارم ینی ئێستا بە بڕوای تۆ یانە گەر پوختی بکەینەوە زەیدی دەتوانێت کابینەکەی تەشکیل بکە هەر بەڕاستی بۆ هاتووە حکوومەت پێک بێنێەوە سەرۆکوەزیرانی ئایندەی عێراق بێ؟ ینی حقیقەت لەوەی کە لە شاشە بینیمان و لەوەی کە لە دوێنێەوە معلومات لەسەر ئەو کابرایە بڵاو دەبێتەوە تەدارەتی دروستکردنی حکوومەتی لاوازە پێداویستەکانی لاوازە ینی زۆر حازر نییە بۆ پێکەنانی حکوومەت بۆ چونکە ئەو کەسانەی حتا دوێنێ بینیت کە بەرەو ڕاستپاردنی دەچوون لە مەمەڕەکە بینیت هەموو ئەوانەی بڕیار بەدەستم لە عێراق لە پێش ئەو دەڕۆیشن ئەو لە ناوەڕاستیان دەڕۆی و لە دواوە بوو ینی وەکو شاگردێک بە دوایانەوە بوو نەک وەکو کەسێکی بەهێز سینجی باتە پێشەوە وەکو ینی کەسێک کە دەوڵەت مەدار بێ بتوانێت حکوومەت دروستکە نە بەڵکو وەکو ئەوەی مناڵێک بێ دەستی بگرن بیبن حکوومەتی ڕاستپێرن و حکوومەت دروستکە بۆیە ینی ئەوانەی کە لە دەوروبەری پێکەنانی حکوومەتن زۆر بەهێزترن لاوەی کە حکوومەت دروست دەکا کە عەلی زەیدیە و من پێم وایە لە دروستکردنی حکوومەتەکەی مساهمە ناکە یعنی بۆ خۆی وەزیرەکانی دانانێت و بۆ خۆشی سەلاحیاتی خۆی دانانێ یعنی سەلاحیاتی لێ وەردەگرنەوە بە حیلێ شەرعی بێ یان بە قانون بێ لێ وەردەگرنەوە ینی دواتر لێ وەردەگرنەوە کە بە پێ ڕێکەوتنەکە بۆیە ینی ئەگەر حکوومەت لە کاتی خۆش تشکیل بێ حکوومەتێک دەبێ وەکو پێشوو نابێ بەڵکو سەلاحیاتەکانی ئەنجومەنی وەزیران دابش دەبێ بەسەر چێ بەسەر جێگرەکانی و هەندێک لە دەسەڵاتدارەکان لە نێوان چێ لە نێوان دەسەڵاتدارە گەورەکانی لە دەرەوەی پەرلەمان و حیزبەکانن ینی. سپاس دەکەم بەڕێز کاک سەرتیب جەوەر شۆڤەکە